سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیویەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەوە ئاشکرایە کە بەشێکی خەڵکی تەنها بەپێشیەوە بڕیار لەسەر خەڵکی دەدەن. ئەگەری هەیە خاون کار بڕیار لەسەر پێشکەشکاری داواکاری بدا تەنها بە پێی جلو بەرگەکانی، و ئەگەری هەیە مامۆستا بڕیار لەسەر قوتابیەک بدا تەنها لەبەر ئەوەی پابەندە، و ئەگەری هەیە زۆربەی کات خەڵکی کاتە کەسانی بێحاڵ و ماڵ دەبینن لەسەر زادەکان کەوتون ڕاستەخۆ بۆ بڕیاری لەسەر بدەن کە تەواو نییە یاخود ئاڵوودەبووی مادە هۆشبەرەکانە. بەڵام پێویستە ئەوە بزانین کە جلوبەرگ و شێوازی دەرەکی بەز نییە بۆ ئەوەی بڕیار لەسەر کەسێک بدەیت. بۆیە ئێمەش ئەمڕۆ دوو چیرۆکتان بۆ دەگێڕینەوە کە ئەگەر ڕاستیش نەبێ وانەیەکی لێوەردەگیرێت لەگەڵمان بن. ڕۆژێک لە ڕۆژان کەسێکی بێماڵ و حاڵ بە شوێنێکدا دەڕۆشت و دەیویست داوای یارمەتی لە خەڵک بکە تاوەکو پارەی بدەنێ بۆ ئەوەی نان بخوات و برسی نەبێ. پیاوەکە جانتایەکی پێبوو کە کۆمەڵشتێکی تێدا بوو. لە کاتێکدا کە بە ڕێگادا دەڕۆشت بینی زستانێک لەسەر زەویەکە کەوتووە و کەس بەلایدا ناچێ. دوای ئەوەی بینی کە کەس هەڵی ناگرێتەوە ئەو هەڵساو کردیەوە بزانێت چی لە نێودایە. بینیتی پارەیەکی زۆر و کریدیت کارد و نازنامەیەکی تێدا بوو. پیاوەکە سەیرێکی دەوروبەری کرد و بیری لە دووشت دەکردەوە. یەکەم شت ززدانە پڕ لە پارەکە ببا بۆ خۆی و بەکاری بهێنێ، یاخود چاوەڕی خاوەن ززدانەکە بکات تاوەکو دەگەڕێتەوە و دەیداتەوە بەو. دوای بیرکردنەوە بۆی دەرکەوت کە باشترە چاوەڕی خاوەنەکەی بکاتەوە و بیداتەوە پێی، و بە دڵنیاییەوە کەسێک ئەگەر پارەیەکی ئاوا زۆر بزر بکە هەروە بە ئاسانی زەی ناهێڵێ، بەڵکو دەگەڕێ بە دوایدا. و پیاوە هەژارەکە جزدانەکەی لە شوێنەکەی خۆی دانەنایەوە، چونکە ئەگەری هەبوو کەسانێک بێن و بیبن و گرنگی نەدەن بەوەی کە هیکەیە. هەرچەندە کە ئەو پیاوە زۆر هەژار بوو و زۆری پێویست بە پارە بوو، بەڵام ئامادە نەبوو ئەو پارەیە بۆ خۆی ببە، چونکە ئەوانە ژوەکو کەسانی ئاسایی بنەمایان هەیە و ئامادەنین ئەو کارە ئەنجام بدەن. پیاوە بێحاڵ و ماڵەکە دەیویست بە زووترین کات ئەو پارە و ززدانە بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی. شەو داهات و ڕۆژێکی تریش ڕۆشت و پیاوە هەژارەکە هەر لە چاوەڕوانی خاوەن ززدانەکە بوو. ئەو دەیزانی ئەگەر پەیوەندی بە پۆلیسەوە بکات تاوەکو بڵێ ئەم پارەیەم دۆزیوەتەوە ئەگەری هەیە لێکۆڵینەوەی زۆری لەگەڵدا ئەنجام بدەن. بۆیە ئەو کاری ئەنجام نەدا. چەند ڕۆژێک لەوێ مایەوە و دەخەوت و چاوەڕوان بوو. دوای چەند ڕۆژێک ئۆتۆمبیلێکی گرانبەهای لیمۆزین گەشتە ئەو ناوچەیە و پیاوێکی کەشخەی لێ هاتە دەرەوە. پیاوە دەوڵەمەندەکە دەهات و دەڕۆژ لە نزیک ئەو شوێنی کە پیاوە هەژارەکە لی دەمایەوە، وەک ئەوەی دیار بوو کە بە دوای شتێکدا دەگەڕێت. دوای ئەوەی پیاوە دەوڵەمەندەکە پیاوە هەژارەکەی بینی لەو ناوچەیە دانیشتووە، لی نزیک بۆیە و بە شێوازێکی ناشرین و نابەجێ هەواڵی ززدانەکەی لێپرسی. پیاوە هەژارەکە زانی کە ئەو خاوەنی جزدانەکەیە، چونکە شێوازی پیاوەکە لە وێنی ئەو کەسە دەچوو کە لە نێو جزدانەکەدا هەبوو. دووبارە پیاوە دەوڵەمەندەکە بە تووڕێی و ناشرینی لێ پرسی کێ جزدانەکەمی بردووە، ئەگەر پێم بڵێ ئەوە $50 خەڵاتت دەکەم. پیاوە هەژارەکە لە دڵی خۆیدا پرسیاری لە خۆی دەکرد، باشە چۆن جزدانەکەی بدەمەوە؟ ئێستا ئەگەری هەیە ئەو بەدەست تۆمەتبارم بکە، چونکە پیاوە هەژارەکە هەر بێدەنگ بوو. پیاوە دەوڵەمەندەکە ئارامی نەما و تۆڕە بوو. وتی ئەی سوالکەری بۆ ناخۆش، پێم بڵێ جزدانەکەم کێ بردوێتی، چونکە ئیشی پەلەم بە کریدی کاردەکەم هەیە. ئەگەر دۆزیتەوە ئەوە دیارەکەت بۆ دەکەم بە 2 ئەوەندە و $100 دەدەمێ. لە کاتێکدا پیاوە دەوڵەمەندەکە بەردەوام بوو لە قسەکردن، پیاوە هەژارەکە گوتی ڕاستە من سوالکەرم، بەڵام دەبێ وەکو مرۆڤ مامەڵەم لەگەڵدا بکرێ. ڕاستە لەوەیە تۆ جلی جوانت لەبەر بێت و بۆن خۆش بیت و ماڵ و ئۆتۆمبیلی شاهانەت هەبێ، بەڵام مانای ئەوە ناگەیەنێ کە بتوانی لەگەڵ کەسانی هەژار بە خراپی مامەڵە بکەیت و ئەوان بەکەمتر بزانی. ئەگەری هەیە ئەو بەڕێزتر بێ لە تۆ. سوالکەرەکە دەیویست بەم قسانە پیاوە دەوڵەمەندە لە خۆبایەکە عاقڵ بکە. سوالکەرەکە گوتی من دەزانم جزدانەکە لە لای کێ و کێ بردوێتی، بەڵام دەبێت داوای لێبوردن بکەی لەو قسانی کە کردت، چونکە زۆر بریندارکەر بوون. خەڵک لەو دەوروبەرەیان کۆبوونەوە تاوەکو بزانن چی بووە. دوای بیستنی ئەم قسانە پیاوە دەوڵەمەندەکە زۆر تووڕە بوو
و دەستی بەرز کردەوە تاوەکو لێی بدا، بەڵام دەیزانی پێویستی بەوەیە کە بزانێت ززدانەکەی لەلای کێیە. پیاوە دەوڵەمەندەکە کە دەیویست دڵنیا بێتەوە لەوەی ئەم پیاوە درۆ ناکا و بەڕاستی ززدانەکەی بینیوە، بۆیە پرسیاری لێکرد بەڵگەت چییە کە ززدانەکەمت بینیوە. سوالکەرەکەش ناوی ئەو پیاوە دەوڵەمەندەی گوت کە ززدانەکەی بزر کردووە، چونکە نازنامەی پیاوە دەوڵەمەندەکەش یەکێک بوو لەو شتانەی کە لە نێو ززدانەکە بوون. دوای ئەوەی کە پیاوە دەوڵەمەندەکە دڵنیا بوویەوە کە سوالکەرەکە درۆ ناکا، چۆکی دادا و داوای لێبوردنی لەو کەسانە کرد کە گوێگری ڕووداوەکە بوون و کەسانی دەوروبەر دەستیان کرد بە پشگیریکردن لە سوالکەرەکە. دڵخۆش بوون بەوەی کە ئەو سوالکەرە توانی وانەیەک فێری پیاوە دەوڵەمەندەکە بکە کە لەوەیە تاوەکو لە ژیاندا مابێت لە بیری نەچێ. و دوای ئەوەی داوای لێبوردنی لێکرا، سوالکەرەکە ززدانەکەی دەرکرد و گوتی ئەوە من چەند ڕۆژە چاوەڕوانی تۆم، دەمزانی کە دەگەڕێیتەوە و من دڵخۆش بووم بەوەی کە ززدانەکەم دۆزیەوە و گەڕانمەوە بۆت. بەڵام کە ئەو قسە ناشرینانەت کرد و بێڕێزین نوان زۆر دڵمت شکان. دوای ئەوەی کە ززدانەکەی داپێی، ڕاستەوخۆ سوالکەرەکە ڕووی هەڵگێرا و ئەو ناوچەی بەجێهێشت. پیاوە دەوڵەمەندەکەش بە شەرمەزاری لەوێ مایەوە و بۆی دەرکەوت کە دەبوایە ڕێزی سوالکەرەکەی بگرتایە کە تەنها لە بەرخاتری ئەوەی ززدانەکەی بۆ بگەڕێنێتەوە لە بەردەم خۆر و باران بە شەویش ماوەتەوە. چیرۆکی دووەممان بەوە دەست پێ دەکا کاتێک ملیۆنێر ئانی پاری بە ناوچەی کەنداوی سان فرانسیسکۆ تێدەپەڕی لە نەوەتەکانی سەدەی پێشوو. دوای ماوەیەک کە هەستی کرد کە ززدانەکەی بزر بووە و دیار نەماوە، پاسەوانە تایبەتێکی ئاماژەی بەوە کرد کە ئەگەری هەیە لە یەکێک لە گەڕەکە هەژار نشینەکان بزر بوو بێ کە پێشووتر سەردانی کردووە. پاری گوتی ناتوانین ئێمە چاوەڕوانی کەسێک بکەین کە بیدۆزێتەوە و پەیوەندیمان پێوە بکە. دوای دوو کاتژمێر پاسەوانە تایبەتێکی ئانی پاری بە دڵتەنگیەوە گوتی باشە با ئێمە چاوەڕوانی کەسانێک نەبین کە لەو گەڕەکە هەژار نشینانە ززدانەکە بدۆزنەوە و پەیوەندیمان پێوە بکەن و نابێت چاوەڕوانی کاری باش لەو کەسانە بکەین. بەڵام پاری دەیویست بزانێ کە کەس پەیوەندی پێوە دەکا یاخود نا. پاسەوانە تایبەتەکەی گوتی سەیرە ئەگەر ئێستا کەسێک بیدۆزیایەتەوە پەیوەندی پێمانەوە دەکرد، چونکە ژمارەکەی تۆی لەسەر دانێراوە. ماوەیەک لەسەر ئەم بارە بەردەوام بوون و پاسەوانە تایبەتەکەی هەر چاوەڕوان بوو. وا دیار بوو ئەو کەسێک کە ززدانەکەی دۆزیوەتەوە نیەتی گەڕاندنەوەی نەبوو. دوای ماوەیەکی زۆر و چاوەڕوانکردنێکی زۆر، پاری مۆبایلەکەی لێیدا و هەڵی گرت. دەرکەوت کە ئەو کەسی ززانەکەی دۆزیوەتەوە ئەو کەسەیە کە تەلەفۆنی کردووە و دەویست پاری بەبێ پاسەوانە تایبەتەکەی بێتە سەر شەقامێکی دیاریکراو. پاری هەستی کرد ئەمە فێڵە و کەسێکە دەیەوێ هەڕەشەی لێ بکە، چونکە ئەو تەمەنی 80 ساڵ بوو. پاری گرنگی بەوە نەدا و لەگەڵ پاسەوانە تایبەتێکی ڕۆشت کە گەشتە ئەوێ منداڵێکیان بینی کە ززدانەکەی پاری پێبوو. کاتێک پاسەوانەکە سەیری کرد، بینیتی ززدانەکە فرسێکی تێدا نەبردراوە. منداڵەکە بە شەرمەوە گوتی گەورم دەتوانی کەمێک پارەم بدەیتێ؟ پاسەوانەکە گوتی چەندێک؟ گوتی $1 و بە شەرمەوە گوتی هەموو ڕۆژەکە بە دوای تەلەفۆنی گشتیەوە دەگەڕام، بەڵام کە دۆزیمەوە پارەم پێ نەبوو، بۆیە قەرزم کرد لە خاوەن دوکانێک بە $1. ئێستاش دەبێت بیدەمەوە. دوای بیستنی ئەم قسانە هەردووکیان زۆر خەمبار بوون و پارەی باوەشی کرد بە منداڵەکە. ڕۆژێک دوای ئەوە بڕیاریدا پارەیەکی زۆر بخاتە نێو پرۆژەی دروستکردنی قوتابخانەیەک و ئەو منداڵانی کە پارەی خوێندنیان نییە و لە گەڕەکە هەژارەکان دەژین. پاری لە ئاهەنگی کردنەوەی قوتابخانەکە گوتی نابێوا بزانین کە هەر کەسێک لە گەڕەکە هەژار نشینەکان بژێت ئەوە کەسێکی خراپ و بێویژدانە، بەڵکو دەبێ هەلیان بۆ بڕەخسێنین و ئەوانیش دەری بخەن کە کەسانێکی باشن. پند و ئامۆژگاری ئەم دوو چیرۆکەش ئەوەیە کە نابێت تەنها بە شێوە بڕیار لەسەر باشی یاخود خراپی ئەو کەسانە بدەین کە دەیان بینین. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زەنگۆڵەی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بەگا بەدەستان
و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیددیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.